لە کۆبوونەوەی ساڵانەی ئەنجومەنی سەربازی سوپای ئەمریکادا کە لە واشنتۆنی پایتەخت سازکرا بەشێک لە تەکنۆلۆژیای نوێی سەربازی نوێ خرایە ڕوو کە بە وتەی پسپۆرانی سەربازی پرۆسەکانی تەوقدان و گەمارە و ڕاوەدونان و تەنانەت شەڕی کۆڵان بە کۆڵانیشدا گۆڕانکاری گەورە دێنێتە ئاراوە. تەکنۆلۆژیاکە بریتیە لە ڕۆبۆتێکی چوارپێیەکە لەسەر شێوە و هەڵسوکەوتی سەگ دیزاین کراوە و بە چەکێکی زۆر بەهێز و لە هەمان کاتدا ورد لە پێکداندا تەیار کراوە کە دەتوانێت لە دووری 1200 مەترەوە ئامانجەکەی بپێکێت. ڕۆبۆتەکە بە وێژنی 6 ناسراوە و ئامانج لێی بەکارهێنانێتی لە پرۆسە سەربازیەکاندا بە تایبەتی لە جەنگی کۆڵان بە کۆڵان و گەمارۆدان و تەوقدان بۆ ئامانجەی کەمترین ژمارەی سەرباز تێیدا بەشدار بن بۆ ئەوەی کەمترین زیانی گیانی لێ بکەوێتەوە و پرۆسەکەش خێراتر بکات. ڕۆبۆتەکە جگە لە چەکەکە بە عەقڵێکی دەستکرد زیرەک کراوە و هەموو ئەو شتانەی دەیبینێت بۆ ناوەندی کۆنتڕۆڵ دەیگوازێتەوە و ڕاستەخۆ ناتوانێت بە چەکەکەی تەقە بکات، چاوەڕێ دەکات تا لە ناوەندەکەوە فەرمانی تەقەکردنی پێدەدرێت. بەپێی یاسا و سیاسەتی سەربازی سوپای ئەمریکا هەموو جۆرە ڕوبەڕووبوونەوەیەکی ڕاستەوخۆی ڕۆبۆتەکانی بەبێ فەرمانی مرۆڤ قەدەغە کردووە و بەڵام وێژن 6 لەلایەن یەکەی کۆنتڕۆڵەوە کە لە شوێنێکی پارێزراودایە فەرمان بە ڕۆبۆتەکە دەکات کە ئایا تەقە بکات یاخود نا. لە ئێستادا یەکەی سەگی سەربازی ڕۆبۆت لە پرۆسەکاندا سوودی لێوەرنەگیراوە، تەنها لە چەند بنکەیەک نەبێت بۆ پاسەوانیکردن و چاودێری سوودیان لێوەرگیراوە و تا ئەم ساتە وەختەش تەقەیان نەکردووە و لە مانۆڕێکی سەربازیشدا کە لە ساڵی 2020دا لە بنکەیەکی ئاسمانیدا بەڕێوەچوو یەکەی وێژن 6 ئەرکی گەمارۆدانیان پێسپێررا بوو بۆ چاودێریکردنی بەڕێوەچوونی مانۆڕەکە. لە ئێستاشدا لە بنکە ئاسمانیەکاندا کە ڕووبەریان فراوانە و لە کەشوهەوای گەرم یاخود سارددا چێکردنی بنکەکان بۆ سەربازەکان دژوارە، یەکەی ڕۆبۆتی سەگی سەربازی ئەم کارە بە ڕێکوپێکی و بەبێ کەم و کورتی و بەبێ بەشداری ڕاستەوخۆی سەربازان ئەنجام دەدات. ویژن 6 بە کامێرای ورد و هەستیار هەموو بارودۆخەکە بۆ ئەو کەسەی کە کۆنتڕۆڵی دەکات دەیگوازێتەوە و جگەلەوەی کە توانای جوڵەی زیاتر لە سەگێکی ئاسایی بۆ بارودۆخە نەخوازراوەکان هەیە، توانایەکی زۆریشی هەیە لە چاو سەربازێک یاخود سەگێکی ئاسایی لە بەرگەگرتنی دۆخە جیاوازەکاندا و بەدەیان کاتژمێر دەتوانن بەبێ ماندووبوون ئەرکەکانیان ڕاپەڕێنن. ڕۆبۆت و کەرەستەی سەربازی زیرەک بۆتە جێی مشتومڕی پسپۆڕانی سەربازی و ناوەندەکانی پاراستنی مرۆڤ بە هەموو مافە جەستەیی و معنەویەکانیەوە و بە هەموو شێوەیەک دژایەتی بەکارهێنانی ئەم تەکنۆلۆژیایە دەکەن و پێیان وایە کوشتن و قڕی لە ڕیزەکانی مرۆڤایەتیدا زیاتر دەکات و سوپای ئەمریکاش ڕاستەوخۆ بەکارهێنانی ئەم تەکنۆلۆژیایی بەبێ فەرمانوەرگرتن لە مرۆڤەوە قەدەغە کردووە.